تۆزێک پێشەوەی بێم بۆ خۆتبەی جومعە مەقطەعێک کە باسی نوێژکردن لە جەنازەی شێخ بن بازەکە ڕەحیمەهوڵڵاه لە ساڵی 99 کاتێک کە حەڕەمی مەکیە بینیت ماڵی خوای پەروەردگار لە ساڵی 99 چۆن بۆ ئێستا چۆنە، خەڵکی ئەو زەمانە چۆن بۆ ئێستا چۆنە. بیرمە کردو شریتی ژیان بگەڕێنەوە بۆ ئەو ساڵانە. ئەو کاتانە ئێمە لە دهۆک تەڵەبە بووین لە ساڵی 99 کاتێ کە خەبەری مردنی شێخ بن باز بڵاو بووەوە. ئەو بوو بە مێژوو، ساڵی پار بوو بە مێژوو، پێرار بوو بە مێژوو. ئێستا تۆ لە ناو 2024 دای ئەوەی دنیای ئەو ڕۆشت. خەڵکانێک کە پێوە شانازیانە کرد و پێوەی سەرقاڵبوون کووە چێژێکی کاتی و ڕۆیشتووە، بەڵام ئەو کەسانەی کە ئیشیان بۆ قیامەت کردووە ئەوە ئەو چێژە بەردەوامە بێت بۆ قیامەتیش، ئەو چێژ و خۆشیانە بەردەوامە بێت بۆ قیامەتیش. لەسەری ساڵە خەڵکانێک ڕۆیشتنە دەرەوە، کەسی وا هەبووە پێیان وتوم کە بۆ 10 ڕۆژ وتێلی گرتووە بە دەفتەرێک، بەستە ناو وتێلەکەی 10 ڕۆژ دەفتەرێک. ئەتوانم ناونیشانیشی بڵم بەڵام سەترەن عەلەیهی نێڵم. وەدەیها و سەتەها و هەزارها خەڵکی وا ڕۆیشتوونەتە دەرەوە، یا هیچ نەبێت لە شەوی سەری ساڵە چەندێ پارە سەرف کراوە بۆ شەهواتی دنیا. ئەوەی ئەوان کۆتایی پێ هات و ڕۆیشت. بەڵام ئێمە لەم شاری خۆمانە لە مزگەوتەی خۆمانە 3 شەو و 3 ڕۆژ ئێمە سەرقاڵی فێربوونی نزیکەی 300 فەرمودەی پێغەمبەری خوا بووین صلی الله علیه وسلم. خۆشیەکانی بۆ ئێمە ئێستا شەست بە تامەکەی دەکەین و لە قیامەتیشە ئینشاءڵڵا پێی سەربەرز و براوە دەبین. لەبەرەوەی خوای پەروەردگار دەفەرمێن يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات نرفع درجات من نشاء. پلەی کەسانێک بەرز دەکەینەوە کە بمانەوە ئەی بالعلم، ئەو کەسەی کە فێری علم دەبێت و خەڵکی فێری علم دەکات خۆی گەورە بەرزی دەکاتەوە هەم لە دنیا هەم لە قیامەت. ومن سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له به طريقا إلى الجنة. هەر کەسێک ڕێگایەک بگرێتە بەر زانستی شەرعی تیا دەست بخات خۆی گەورە ڕێگەی بەهەشتی بۆ ئاسانەکات. ئەوەی ئەوان ڕۆیشتەوە ئێمەش ڕۆیشت، بەڵام بەرهەمی ئەوەی ئەوان چییە بۆ دنیا و قیامەتیان، بەرهەمی ئەوەی ئێمە چییە بۆ دنیا و قیامەتمان. بۆیە ئینسانە بێ ئاوها لە دنیا تێ بگات. ئەوەی ئەوان شانازیەکی کاتیە، بەڵام ئەوەی ئێمە شانازیەکی هەمیشەییە. ئەوەی ئەوان چێژێکی کاتیە، بەڵام ئەوەی ئێمە چێژێکی بەردەوامە و لە قیامەتە کە پاداشەکەی دەبینیتەوە کاتە زیاتر تێگەی ئەوەی کە تۆ خۆتت بۆ سەرقاڵ کردو و تەمەنی خۆتت بۆ تەرخان کردووە بریتە لە چی.